سڵاو من ڕێباز محەممەدم یاریزانی فریستایلی تۆپی پێم ناسناو بە ڕێباز فریستایل و خاوەنی 6 نازناوی جیهانی گینسم. بەڵێ من بە عەسڵ خەڵکی گوندی بێلولەم لە سەر بە قەزای کەلار و ماوەی 16 ساڵ لە کوردستان ژیام، بەڵام دوای 16 ساڵ هاتم بەریتانیا و سەرەتا یاریزانی تۆپی پێ بووم. یاریزانی تۆپی پێ بووم ماوەی 3 ساڵ بە سەمی پرۆفێشناڵ یان نیۆ پرۆفێشناڵ یاریم کرد، بەڵام لە ڕێگەی بوون بە پرۆفێشناڵە فریستایلم دۆزیەوە لە ڕێگەی یوتیوبەوە. جا کە بینیم ئەم جوڵە شتانەکەم زۆر حەزم لێ بوو. هەوڵم دا منیش چەند جوڵەیەکی فێر بم بۆ ڕایەنان، بۆ خۆگەرمکردنەوە یان ئەحما بۆی باشترم کاوەکو یاریزان ڕاستی خۆشە. بەڵام دوای ساڵێک دۆزیمەوە کە ئەمە وەرزشێکی جیاوازە، وەکو چۆن بڵێ تێنیسی سەر زەوی و تێنیسی سەر مێز جیاوازن. جا هەوڵمدا زۆر لەگەڵی هەوڵمدا بۆی بم بە فریستایلەر و دوای ساڵێک وازم لە تۆپێنی هێنا و ئەوە 10 ساڵە نزیکەی 10 ساڵ و نیوە فریستایلەکەم و سپاس بەخوا یەکەم کوردم کە تا ئێستا بە پرۆفێشناڵ لە فریستایلە و مای شانازێ من کە نوێنەرایەتی هەم کوردستان هەم بەریتانیام کردووە لە پاڵەوانتی جیهانەکان چەند جارێک، پاڵەوانتی ئەوروپا، پاڵەوانتی بەریتانیا و شایانی باسی یەکەم کوردیشم کە یەکەم کەسی غێرە ئینگلیزم با بڵێ کە تا ئێستا چوێتە یاری کۆتایی بەریتانیاوە، نەک یەک جار دوو جاریش. تا سێ هەفتەیکە پاڵەوانی بەریتانیا هەم ئینشەڵڵا هەوڵ دەدەم ئەم جارە بم بە پاڵەوانی بەریتانیا. بەڵێ یەکەم ساڵی 2018 بوو کە وەکو خەون وابوو من بۆی بم بە یەکێک لەوانەی کە ناوی چتێک کتێبی گینسەوە یان پەرتۆکی گینسەوە 2018 و دووەم دارم 2020 2022 دوو جار و ئەم ساڵیش دوو جانێک کەواتە ئەمە 6 جار بە یەکەوە و سپاس بەخوا ئەوەش یەکەم کوردەکە ئەوەنە ڕێژەی کتێبم ناو کتێبی گینسەوە یان پەرتۆکی گینسەوە. ڕاستی خۆشە بەبێ خێزانەکەم یان بەبێ عایلەکەم بەبێ دایک و باوکم ئەمیشانە نەکرا، چونکە من لێرە لەگەڵەوانە ژیاوم و ئەوان پاڵپشتێکی زۆر گەورەم بوون. گەورەترین پاڵپشت بۆ من ئەوە بووە کە باوکم یەشتێتی هەر شتێ بکەم، هەر شتێ خۆم بمێ بیکەم با بڵێن. جا سپاسی ئەوانەکەم. یەکەم دووەمیش وەکو ئینگلیز دەڵێ you واتە بەس تۆ، ئەگەر خۆ هەوڵ نەدەی کەس ناگەینێ بە هیچ ئاستێ. جا سپاس بۆ خێزانەکەم هاوڕێکانم و خۆشم کە گەشتمەم ئاستە وەکو پاڵپشتی ئینگلیزیش ڕاستی خۆشە کە لە وڵاتی ئینگلانداین ئەمان یارمەتی زۆریان داوم. ئەگەر ئەمان نەبووایان من ناگەشتم ئاستە، چونکە ئەمان نەتەوەیەکن با بڵێ ئەگەر بەهرەیەک و پێبێ ئەمان گەورەتر دەکەن. واتە ئەمان پاڵپشتم بۆ نمونە ئەگەر فریستایلەری یان تۆپێنی یان هەر بوارێکی کە وێنەگری هەر شتێک بی، ئەگەر هەوڵبێ لەگەڵیان هەوڵبێ نوێنەرایەتی وڵاتەکە بکەی، هەوڵبێ خزمەت بە وڵاتەکە بکەی، ئەوانش گەورەتر دەکەن. و سپاسی ئەم وڵاتەشەکەم و سپاسی پشتگیری فڵەوەرسەکانی شەکەم کە لە سۆشەل میدیاکانەوە دایمە یارمەتیمە دەن و پشتگیری مەکەن. بەڵێ فێرگەکەم هەموو نەتەوەکانی تایە، واتە تێکەڵە چەند کوردێکشمان لایە ئێستا و دوو ڕۆژێکن، دووشەمان کە ئەمڕۆیە و پێنجشەمانیش کە لە شوێنێکی کەیە، بەڵام ئەوان زیاترە. دووشەمان بۆ کەسانەیە کە زۆر ئاسپەرزن یان یاریزانی تیمەکەمان و پێنجشەمانیش بۆ هەموو کەسێکە بۆی تێکەڵ بن و پێیان گەێنین هەر لە سەرەتاییەوە. و سپاس بەخوا ماوەی 2 ساڵە دەستم پێ کردو و ئێستا نزیکەی 50 یاریزانمان هەیە یان مناڵمان هەیە لە 5 بۆ 12 ساڵن و سپاس بەخوای گەورە تا ئێستا شتەکە باش تۆ هەوڵە دەم لە داهاتووە لە 5 ساڵی داهاتووە ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە سنتەرێک یان هەوڵێکی خۆم هەبێ کە چۆن بڵێ تایبەت بێ بە ئەکادیمیەکە و گەورەکردن و ناساندنی فریستایل و فوتساڵ. بەڵێ وەکو وڵاتان هەنێ وڵات گەڕاوم زیاتر بۆ وڵاتانە چوم کە توانیمە بەشداری پاڵەوانتی جیهان بکەم یان بۆ جامی جیهانی. بۆ نمونە لە وڵاتی قەتەر چووم و وڵاتی عۆمان کە ساڵی 2022 چوم بۆ جامی جیهانی بانیان کردم 2 هەفتە لەوێ بووم و یەکێکە لە خۆشترین و هێمنترین وڵاتەکان یان نەتەوەکانی جیهان. خەڵکانێکی زۆر باشن، زۆر خزمەتیان کردن، ڕاستی خۆشە و منیش زۆر چێژم لێ بینی. و هەمان ساڵ چوون بۆ پاڵەوانتی جیهان لە چێک ریپۆبلیک و ساڵی دوایەوەش کە 2023 بوو پارساڵ چووم بۆ دووەم جار نوێنەرایەتی کوردستان و
بریتانیا هم کرد و سپاس بخوا ئاستێکی باششم پێشکەش کرد بەڵام هەمیشە من خەونم ئەوە بوو کە ئەڵای کوردستان بەرزکەمەوە لە پاڵەوانتی جیهان کە ئەوەش هەر یەکەم کوردم جا هیوادارم نەبم بە یەکەم کورد هیوادارم یەکەم کوردم بەڵام نەبم بە تاکە کەس با بڵێن هەوڵەدەم ئینشەڵا کاریگەری بکەمە سەر ئەو کەسانەیش کە یانەی وەکو من بن یا لە منیش باشتر بن وەرن ئێوەش دەست پێ بکەن نەک لە باری فریستایل یان تۆپێنە لە هەر بارێکا بێ بۆنێ نوێنەتی گەلەکەی خۆتان بکەن و خزمەتی گەلەکەی خۆتان بکەن و ئەو شوێنێکی کە تیان جا بەریتانیا بێ ئەوروپا بێ هەر شوێنێکی کە بێ و من دڵنیام ئەگەر خۆ بڕوا بە خۆ هەبێ و خۆ هەوڵی بۆ بێ ئەبی بە هەر شتێکە بتەوێ بەڵێ ساڵی 2021 وتم با هەنێ لە ڤیدۆکانم بگۆڕم من لە زووە ڤیدۆ دروست دەکەم وتم با جلی کوردی لەبەرکەم بزانم ئەم جاریان چۆنەوێ جلی کوردی هەم کولتوری جوانی خۆمان بناسێنم چونکە جلی کوردی زۆر جوانە یەکێک لە جوانترین کولتوریەکانی جیهانە جا چوومە ناو خەڵکی 2021 و یەکەم ڤیدۆم دروست کرد بە جلی کوردیەوە و سپاس بەخوا ئەوە یەکەم جارم بوو 10,000 بینەرم هەبێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جا کە زانیم خەڵک حەزی لێیەتی و ئارەزوویەکە ساڵی 2022 زیاتر هەوڵمدا بۆ جلی کوردی زیاتر بڵاوکەمەوە کە گەشت بە ڕادەیە کە لە 10,000 بینەرەوە چوو بۆ ملیۆنان بینەر بۆ نمونە و خەڵکی زۆر حەزی لێ کرد زۆر پێشوازیە کرد و ئەم هەفتەی ڕابردووەش بە جلی کوردیەوە دووبارە دەستم کردەوە بە ڤیدۆ دروستکردن هەنێ جار سەرقاڵە بم بە ئیشکاری خۆمەوە بەڵام هەتا بتوانم هەوڵم دا بە جلی کوردیەوە بڕۆمە ناو خەڵکی بۆ ئەوەی هەم کولتوری خۆمان بناسێنم بە جیهان لێرە بۆ هەم کوردەکان هێرش ببینم بۆ ئەوەی قسە بکەین بە یەکەوە لە ڕاستیە چونکە جارجار لە سەشمێدەکان من وەڵامی خەڵکێمەوە وەڵام خۆشترەوەیە کە لە ڕاستیە قسەیان لەگەڵا بکەی و هانیان دەی بزانم ئەوانش چ خەونێکیانەیە بۆ ئەوەی ئەوانش بەدەستی بێنن بەڵام تا ئێستا سەرکەوتوو بە جا هەوڵەدەم ئینشاڵڵا ڤیدۆی زیاتر دانێن بە جلی کوردیەوە بۆ ئەوەی زیاتر سۆشەڵ میدیاکانم گەورەتر بن بۆ ئەوەی منیش بتوانم خزمەتی ئەم کولتور و ئەم نەتەوە جوانە بکەم بەڵێ پارساڵ چوومەوە بۆ کوردستان هەر لە پایتەخت لە هەولێرەوە دەستم پێ کرد هەتاوەکو شارەکەی خۆم کەلار لە هەولێر سلێمانی کەلار دەربەنی خان گوندەکەی خۆمان لە هەر شوێنێک کە ڕۆشتم بۆی هەورامان تەیڵۆ بیارە هەر شوێنێک کە چووم بۆی هەوڵم داوە جێگە دەستم دیاریکەم یان یادگاریەک لەوێ دروستکەم لە ڕێی ڤیدۆکانەوە و ڕاستی خۆشە ئەو کەسانش کە لەوێ بوون باوەشیان بۆ کردمەوە و زۆر پێشوازیان لێ کردم بە کەناڵەکان من دەستخۆشیان لێ یەکەم هەمیشە بە هەموو کەناڵەکان و هەموو لایەنەکانەوە هاتن پێشوازیان لێ کردم چاوپێکەوتنیان لەگەڵا کردم و خەڵکەکەیشی زۆر باش بوون بەڵام زیاتر شارەکەی خۆم کەلار زیاتر پێشوازیان لێ کردم و بەلایەنەوە جوان بوو چونکە کاتێک کە نمایشم کرد لە ناو خەڵکە بە جلی ڕۆناڵدۆوە بە جلی نەسرەوە زۆر ناوبانگی دەرکرد و ئەوە شانی باسە یەکەم جارە لە مێژووی کەلارە کە نمایشێک بکرێت لە حەد بۆرێکا بێ یەکەم نمایشە کە لە ناو خەڵکییا بکرێت جا خەڵکە زۆر پێیان سەیر بوو بەڵام زۆریان پێخۆش بوو دواتر هاتن دەستخۆشیانە کرد پیانەوتم کە شانازی پێوەکەم بەڵێ ئەگەر بتانەوە بۆ نمونە کۆنتاکتیان یان پەیوەندیم پێوە بکەن ئەتوانن بۆن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەیوەندیم پێوە بکەن یان لە وێبسایتەکەی خۆمەوە rebasfreestyle.com ئەمە وەکو خۆم وەکو فریستایلەر بەڵام وەکو فێرگەکەم ئەگەر بۆ نمونە مناڵتان هەیە کە 5 بۆ 12 ساڵە تانەوێ ئێمە پێیان گەێنین ئەوە فێرگەکەمان لە پشتەوە دایانین Eclipse Freestyle Academy ناوی Eclipse واتە خۆر و مان کە یەکەگرن واتە کە یەکەگرن دوایەوە بەرە بن تێگەی واتە بە کوردیەکەی خۆمان واتە زاڵبوون بەسەر ناهەموارەکانی ژیانە و ئینگلیز دەڵێت جەمپ واتە بازە بەسەر ئەو شتانەی کە ناهەموارن با بڵێ لە کۆتاییە ئامۆژگاری من بۆ ئەوەیە هەنە جاریش باسم کردووە هەمیشەی شەڵێم ڕاستە بەریتانیا هەلی زیاترە ڕاستە ئەوروپا هەلی زیاترە بەڵام لە هەر شوێنێکی دنیا بی ئەگەر خۆ بتەوێ ئەتوانی هەل بۆ خۆ دروستکەی بۆ نمونە ئەگەر ئەمریکای لاتینتان بەمێ بۆ نمونە بەرازیل ئەرژەنتین ئەم وڵاتانەی کە هەژارن سەیریان کەی هەمویان یەکێک لە باشترینەکانی جیانن نەک تەنها لە تۆپی پێ بەڵام لە فریستایلی تۆپی پێش بۆ نمونە جا ئەمە ئەوە گەێنێ ئەگەر وڵاتەکەیشی بۆ نمونە کە کوردستان نەهەژارە نە زۆر دەوڵەمەندیشە با بڵێن
هەلی کەمترە بەڵام ئەتوانی بە هەموو شتێک ئەگەر بتێ لە کوردستانیش بێ چا هیوادارم ئێوەش دەست پێ بکەن ئەگەر ئەم ڤیدیۆانە بینن لە هەر بارێکایە بۆی بەردەوام بن و خزمەت بەم گەلە بکەن چونکە دڵنیام کارەکانتان بە هەدەر ناڕوا و خەڵکی پێزانن وەکو من ئێستا بۆ نمونە لە هەر چوار پارچەی کوردستانەوە کاتمناو خەڵکیان دەستخۆشیم لێکن تا هیوادارم ئێوەش دەست پێ بکەن ئەوەتان من تەمەنم 28 ساڵە وردە تەمەنم ڕوا بۆەوەی نەوەی نوێمان هەبێ و نوێنەرمان هەبێ لە پاڵەوانتەکانی جیهانە.